سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش مسرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە ساڵی خوێندنی 2022-2023 بە زانکۆڵاین، پارالێل، ئێواران و هەروەها گشتی و پارێزگا بۆ ئەوەی خۆشەویست باز بکەین. لەم ڤیدۆیەدا بەردەوامە بین لەسەر باسکردنەکانمان لە زانکۆی کۆیە تاوەکو کۆلێژێکی نوێ بەشەکانیان بۆ ئەوەی خۆشەویست باز بکەین. بۆ ئەم ڤیدۆیە لەم خشتێدا باسی کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی کۆیە بۆ ئەوەی خۆشەویست دەکەین. با بزانین بەشەکانی چین و هەروەها کەمترین کۆنمرەکانی چەندی وەرگرتووە. ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی زانیاری ئەتوانن تا کۆتایی ڤیدۆ بینەر بن. یەکەم بەشمان لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی کۆیە بریتیە لە تەلارسازی کە زانکۆڵاینی پارێزگا 92.8 و گشتێکەی 94.4، پارالێلی پارێزگا 92.08 و گشتێکەی 95.72، بەشی پرۆگرامسازی 92.467 کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 95، پارالێلی پارێزگا 91.44 و گشتێکەی 96.433، بەشی شارستانی لە زانکۆی کۆیە کۆلێژی ئەندازیاری 85.327 کەمترین کۆنمرەی زانکۆڵاینە بۆ پارێزگا و گشتێکەی 91، پارالێلی پارێزگا 80.733 و گشتێکەی 86.933، بەشی ئەندازیاری کیمیاوی 81.787 کەمترین کۆنمرەی وەرگیراوی زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 87.64، پارالێلی پارێزگا 80 و گشتێکەی 83.127، بەشی جیۆتەکنیک بۆ هەموو شێوازەکانی واتە زانکۆڵاین و پارالێل پارێزگا و گشتی 80 وەرگرتووە، بەشی دروستکردن و پیشەسازی بە هەمان شێوە پارالێل و زانکۆڵاینی هەروەها پارێزگا و گشتێکەی 80 وەرگرتووە، ئەندازیاری نەوت لە زانکۆی کۆیە 79.36 زانکۆڵاینی پارێزگایە و 91.6 گشتێکەیەتی، پارالێلی پارێزگا 85.507 و گشتێکەشی بە هەمان کۆنمرە. خۆشەویستان ئەزیزەکانم، ئەوەی باسمان کرد بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی کۆیە. بە هیوای ئەوەی ئەو کەمترین کۆنمرانی ئێمە بۆی خۆشەویستی باسەکەین و ئەو داتا و زانیاریانی پێتانێ دەین جێگەی سوود و ڕەزامەندیتان بێت. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانشتان بێبەش مەکەن لە ناسینی کەناڵەکەمان. بە هیوای سەرکەوتنتان.